سڵاو لە هەموو هاوڕێیان چای هەمووتان ماچەکەم بەڕێزان یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە جۆری سریلا کە بەکارێن بۆ باڵندەکانتانی تر هەر جۆرە باڵندەیەک بێت سریلاکی باش ئەم سریلاکە ئێستا گرتوومەتەوە ئەوە ئێستانە هێشتا بە تەواوەتی نەمگرتووەتەوە هێشتا تەواو نەبووم بەڵام لەبەر کاتەکە بۆی زۆر دوور و درێژ نەبێ و ئیسعاج من لەوە ئەمە هێشتا تەواو نەمگرتووەتەوە ئەمەیان تازەیە ئەمەیان 3 سەعات ئەبێت گرتوومەتەوە دامناوە بەڕێزان جیاوازی سریلاکی با بڵین باش و کە با ئەمە وا بڵین تێرەکە باڵندەکە سوودی لێ ببینێت جیاوازیەکەیە کە هەموو بەخێوکەرێک لە ئەوروپا ئەیزانێت بەڵام زۆر بەخێوکە لەوانەیە لە کوردستان و زانیارێ نەزانێ بۆیە حەزم کردم لایبەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە ئەم سریلاکە کەی بینن ئەمە هەر ئێستێنی هێشتاوە ئەمە گرتوومەتەوە بۆ تێرەکەکانی خۆم ئەمەیان کە بیان نەمێ ئەمەشیان 3 سەعاتێکە بێ گرتوومەتەوە دامناوە ئەی بینن بەڕێزان ئەوەی کە گرنگە ئەوەیە تو ئەم سریلاکە کە ئی ببێت چوو تەبان ئەو بێتچۆ کە ئی تێخۆمە ئیننی ئەمە ئەیزانین لە گەدا ئەمێنێتەوە کاتێکی پێچێت تا هەزمی ئەکات هەتا ئەم سریلاکە با بڵین کە دامان نا هەتا ڕق ببیانی تونگ ببێت هەتا تونگ ببێت یعنی ئەمە زیاتر لە گەدایە ئەمێنێتەوە ئەمە سریلاکێکی باش نیە چکە درەنگ پێی هەزم ئەکرێت ئێمە کە ئەم سریلاکەین بەبێت چوو بۆیە ئەینێ بۆی سوودی لێ ببینێ بۆی زوو هەزم ببێ و بە باشی هەزم ببێ و سوودی لێ ببینێت ئەمە زۆر گرنگە ئەم خاڵەکە بڵین زۆربەی بەخێوکەران بیزانن ئەوەیە ئەمما بۆیە زۆر جار ئەم سریلاکە کە ئیت تێ با بڵین ئێمە ڤیتۆڤۆی ئێنێ هەموو ئیزانن هەموو ئەیناسن ئەمە ئێمە کە ڤیتۆڤۆی ئێنێ زوو هەزمە بێت تێرەکە بێ کە زووش هەزم بوو یعنی لەشی بەباشی وەری ئەگرێت ئەمە زۆر گرنگە لەبەرەوە ئەگە سێریکەن خۆشتان تاقیکەنەوە ئەوەی ڤیتۆڤۆی لایە تاقی کاتەوە داینێت بڵین بیگرێتەوە کە تەواو بوو مەسم بڵێن ئێشتامە ماوێت هێشتا گەیبین تۆزە خستە بێت چکە تازە گرتوومەتەوە کە تەواو بوو کە ئەوەی کە بی بە تێرەکە ئەوەی کە منێت و داینێت 2 سەعات 3 سەعات داینێ زانت چی دێت هەر بە شلی ئەمێنێتەوە بۆ چکە ئەم کووتمان لەوانەیە ڕوونتر ببێ خەستر نەبێتەوە ئەمە بۆ مانای ئەوەی کە لە مەعیدگەدا ئەمێنێتەوە باش هەزمە بێ و سوودی لێ ئەبینێت هەمووشمانە زانین کووتمان بووە ئێمەم خواردنین بە بێچوو بووی هەزمی کا و با بڵین سوودی لێ ببینێت هەچ بە ڕێزێک هەچ پرسیارێکی شێ بێ ئێمە لە خزمەت تاین ئەمە خاڵێکی زۆر گرنگە ویستم باسی بکەم و بە زۆربەی و هاوڕێیانشی کە لەم دیتوێ بەکاریتەوە بۆ بەکارێن ئەوە ئەزانن بەڵام بۆ ئەوانەی کە ئاگادار بن تەبەن وا باشتێکە من ئەمە نایەمێ بە ڕێزان بە تەیرەکە بە هیچ شێوەیە گەمار بۆ ڤیدۆکە دامنا ئەمە نایەمێ کۆنی شەگەری بین ئاوەکەشی کە تێم کردووە ساردە ئەمەیان گەرمە ئەویان گەرمە زۆر سوپاسدانەکەم